خۆشەویستان قەڵەوە خۆشەویستەکان پرسیارێک زۆر دەکرێت چەند چێشی دادەبەزی و کوچێشی دادەبەزی بە دوای میکانیزمی ئەوانەی کە مەعیدە بڕین دەکەن چێشان دادەبەزی یەکەمینیان ئیشتیهای خواردنیان نامێنێ بەهۆی نەمانی ئەو ئەنزیمی گریلین کەوا ئەو پارچەیە کە لە مەعیدە دەکرێتەوە وای لێ دێتن ئەو شخصەیە ئیشتیهای خواردنی نامێنێ دووەمینیان شوێنی خزنی نامێنێ یعنی ناتانی بخوا ئەگەر بخوا دەڕشێتەوە لۆیەکە بە ناچار جارێک دوو جار کە ڕشاوە دەترسێ و خواردنەکەی تەرک دەکاتن لۆیەکە سەتادەی وەزنی زیادەی لە مانجی یەکەمدا دەبەزێنی سەتادەی وەزنی زیادەی لە مانجی دوێمدا دەبەزێنی هەتاوەکو 12 مانجی وەزنی دادەبەزیتن 105 وەزنی دادەبەزی بەمەرجەکی ڕێنماییەکانی مە جێبەجێ بکاتن ئەو نەخۆشەیە لە کۆر وەزنی زیادە دەبیتەوە بە بڕینی مەعیدەکەی بڕینی گەدەی خۆشەویستان پرسیارێک کە ئاراسە دەکرێتن ئایا بڕینی گەدەی باشترە یاخود ڕێرە و گۆڕین ڕێرە و گۆڕین لە بەو کەسانەی کە وەزنیان لە 180 کیلۆی زیاترە ڕێرە و گۆڕین باشترە چونکە ئەوەی بزانن ڕێرە و گۆڕین خەتەرتریشە لە مەعیدە بڕین یعنی ئەگەر مقارنە بکەین ڕاستە ڕێرە و گۆڕین باشترە بەڵام ڕێرە و گۆڕین خەتەرترە مزاعفاتەکانی زیاترە مەشاکلەکانی زیاترە لە ڕێرە و گۆڕینی تووشی ڤیتامین B12 دیفیشنسی دەبیتن پاش فترەی بەڵام لە مەعیدە بڕینەکەی تووشی ئەو حالەتەی نابیتن لە مەعیدە بڕینەکە سەهلتر و ئاسانترە نەشتەرگەرەکەی لە ڕێرە و گۆڕینی بەڵام ئەگەر ئەو کەسێ هۆشیاری تەندروستی باش بیتن بە مەعیدە بڕینەکە لەگەڵ هۆشیارەکەی دەتوانی بگاتە بالتەقای سوودمەندی لە ڕێرە و گۆڕینەکان ئەوانەی کە وەزنیان دانابەزیتن زۆر جاران پەنا دەبەنە بەر شیرنی زۆر دەخۆن لێرەوە ئەمە داوای لێ دەکەم کەوا دوورکەونەوە لە شیرنی دوورکەونەوە لە بەبسی و لە فانتای دوورکەونەوە لە شەربەتی میوەی شەربەتی پورتوقاڵ و شەربەتی هەناری چونکە ئەوانەی کە شیرنی زۆر دەخۆن وەزنیان دانابەزی لۆیەکە ئەمە تەشجیع ئەوانە دەکەم کە نەشتەرگەریان کردیە ئەوانەی کە شەکرەیان هەیە دەبی بە تەواوەتی دوورکەونەوە لە شەربەتی شیرن و ئەوانەی کە شەکرەشیان نییە دەبی کاتێک کە شەربەتەکەی دەخۆن دەبی شەربەتەکەی زۆر ڕوون بکەن یعنی ئەگەر نیو گڵاس شەربەتی پرتوقالی دروست کردبی با 2 گڵاس ئاوی تێبکە ڕۆنی بکاتەوە بە خلالی ڕۆژی وردەبی خوا نەوەکو شەربەتەکی بە تیری بەمڕەکەزی بخواتن تاوەکو ڕێژەی فرکتۆز لە جسمی کەم بیتەوە چونکە هەر فرکتۆزێک دەبیتە 2 گلوکۆز لە جسمی لۆیەکە پێویستە شەکرەکانی میوەشکەم بکاتەوە تاوەکو ئەگەر بتەوێ بە خێرایی وەزنە دابەزیتن لێ دوورکەوتنەوە لە شەربەتە شیرنەکان دەبیتە هۆی ئەوەی کەوا زیاتر هەدەفی خۆی بپێشیتن و وەزنی دابەزیتن بە هیوای سەلامەتی لە بۆ هەموو لایەکی و بمینن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی